لەبێت و ئەم کاتتان باش بینەرانیزان کۆی نۆڵج خۆشحاڵم لە بەرنامەیەکی تری ڕێنمایی نۆڵج لەگەڵتانم. تەوەری ئەمڕۆی بەرنامەکەم لەسەرەوەیە کە چۆن دەم و ددانمان بە پاکی ڕابگرین بە میوانداری دکتۆر ئالان قەساب، پسپۆر لە بواری دەم و ڕوو شەویلاک. دکتۆر ئالان بەخێر بێ. خۆشبی بەمنە، زۆر سپاس. دکتۆر، چۆن وا بکەین لە مانگی ڕەمەزاندا تەندروستی ددانەکانمان بپارێزین؟ کەمێک شتێ دەبیتن بکرێتن نەخۆشەکان ئەوها بکەن یان خەڵک ئەوها بکاتن ئەنۆ دەم و ددانی بپارێزیتن چییە؟ یەکەمین شت تەبعاً شوشتنی ددانە، دووەمی شت خواردنی شەکر و حامز و عەسایر و ئەو شتانە بیپسی و ئەو شتانە مەسەلەن کەم کاتەوە. سێیەمین شت ئەنو ئاوی زۆر بخواتن. چارەم شوشتنی ددان بە سیواک، مەسەلەن سیواکردن، پێغەمبەر گوتیتی. جگەرە کێشان خراپە دەبی کەم بکرێتەوە. هەندێک جار غەرغەرە هەیە لۆ ئەوەی تاقیم بکاتن دەوی باشترە و دکتۆریش فەحز بکاتن باشتر دەبێتن. باشە، لە ڕەمەزاندا لە چ کاتێکدا ددانمان بشۆین باشە؟ حەسەب ئەوەی هەتا ئێستا هەیە ئەتو شۆردنی ددان ئەعتیادی ئەمە ڕۆژەی 3 جار دەیشۆین نۆرماڵ، یعنی لە حالاتی ئەعتیادی. بەڵام لە حالەتی ڕەمەزانەوە ئەمە دەبێتن حسابی ئەوەی بکرێتن ئەنۆ پاش ئیفتار، یعنی پاش نان خواردن ددانت دەشۆی و پێش سحورش، پێش شەوەی مەڵابانگدانی ددانت دەشۆی. باشە، ئەگەر لەو کاتێک کە ئێمە بە ڕۆژین دانەکانمان بشوین ئاساییە وەک دانشوشتن و زۆر کەسیش هەیە کە بە ڕۆژوە دانی دەشوە دەڵێ زۆر تینوم دەبێت، ئەو هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە؟ دانشوشتن لە وەختی ڕۆژیەوە طبعاً ئەوە ئەعتیادیە، ئەوە ناکرێتن، بەڵام ئەوانەی ددانیان دەشۆن پاش ڕۆژوەکەیە حەز بەوە دەکاتن. مشکلەکەی چییە؟ مشکلەکە ئەوە دەبێتن احتیمالە لە ناحیەتی ئەوەی نەوعیەتی معجونەکەی وەچی هەیەتی، ئەو معجونەیەکی ئیستعمال دەکا موادی صناعی تێدایە، ئەو موادە صناعیانەوە هەدەکاتن تێنی بیتن زیاتر. لۆوەی باشترە ئەو نەوع نەفەرانە چ بکەن؟ نوعیەتی معجونی خۆیان بگۆڕن، بڕواتە سەر معجونێکی موادی عشابی تێدا بیتن، مەثەلەن سەبار هەیە، ئەوە باشتر دەبێتن. باشە، چەند دوای نان خواردن دانەکانمان بشۆین؟ چەند خولەک دوای ئەوە؟ بخۆی ددان شوشتن پاش نان خواردن زۆر ئەعتیادیە. مەسەلەن بۆ نمونە ڕێک کە نانەکەت خوارد و ڕێک بچی ئەگەر خولەکێکیشی بین بە ئاسایی دەبێتن کەمێک وەختی بدەیت. ئەمە بەسم لە پاشەوە زۆر جار ئێمە کە نانەکەمان تەواو دەکەین ڕێک مەلابانگ دەدات و دانی خۆمان دەشۆین، مە بەسمەوەیە چەند خولەکێکی بین هەوێ یان ئاسایی؟ چەند خولێک بین هەیە باشترە، بەڵامە تو لە حالەتی ئەوەی پێش مەلابانگدانی خەڵکەکەمان هەمووی مستعجلە، دەیەوێت نانەکەی بخواتن و هەتا ئاخر لەحزەی انتزار دەکەن، دوایە نوێژەکەی دەکاتن و دەنویتن احتیمالە، فعادیە دەتوانێتن ئەوها لە بشوارن. بەکارهێنانی ئەو پەتی کە دانتی پێ پاک دەکەوێت تا چەند گرنگە لە مانگی ڕەمەزان؟ طبعاً پەتی ددان زۆر گرنگە لە مانگی ڕەمەزان، لەبەرەوەی تو حسابی ئەوەی بکات و ڕۆژانە لە وەختی ئەعتیادی مەسەلەن 3 جار دەیشواتن نەخۆشەکە یان نەفەرەکە، لە حالەتی وەختی ڕەمەزانەوە دەیکاتە 2 جار، فپەتی ددان زۆر لە دوای دانشوشتنەکە بەکاری بێنێت، چونکە زۆر جار کە بەکاری دەهێنی خوێن لە ددانت دێ یان لە دەمت، ئیدی لە دوای دانشوشتنەکە بەکاری بێنین یان لە پێشی ئینجا دانمان بشوین؟ بەخۆی لە کاتی دانشوشتنە تەوانە تو یەکەم جاری پەتی ددان دەکرێت، پەتی ددان یەکەم جارە ئینجا دواتر دانی خۆمان دەشوین. ئامۆژگاری تۆ چییە بۆ کەسانێک کە بۆ ڕۆژن چۆن تەندروستی ددانیان بپارێزن؟ چی بکەن بۆی باشتر بێ؟ وەکو گوتمان، یعنی تو فەحز لە لای دکتۆری ددانی زۆر زەروریە. شوشتنی ددان لە هەمووی مهمترە، زۆر ئاو بخورێتەوە، ئاوی بخۆن و محاولە بکەن زۆر دوورکەون لەو خواردنانەی کەوا خراپە لۆ ددان. باشە، زۆر سپاس بۆ میوانەکەم دکتۆر ئالان قەساب، زۆر سپاس بۆ ئێوەش کە بینەر بوون. تا تەوەر و بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.